کیک بۆکسینگ کە هاتە ئەتوانم بڵێم کە هاتە وڵاتانی عەرەبی و عێراق و ئاسیا لە دوای نەوەدەکانەوە هات بە یەک جار ئەتوان زۆر بە زوویی بڵاو بوویەوە لە چاو وەرشەکانی کە چۆن ئەو وەرشانەی کە تاریخێکیانە بوو کە چەندین ساڵە هەبوون ئەم هات سەیتەرەی کرد بەسەر هەمویان. بڵێ ئەوەی کە لە تەواوی وڵاتانی دنیا لە وەرزشەکان لە پلەی یەکەمە تۆپی پێەیە و زیاتریش لە دوای ئەو لەش جوانی بەڵام هەستەکە ئێستاکە لە وڵاتانی دنیا و بە تایبەت ئێستاکە لە هەرێمی کوردستان دەبینم کە گەنجێکی زۆر ڕویان لە وەرشی کیکبۆکسین و هونەربەرگریەکان کردووە. هۆکارەکەی چییە؟ خۆی وەرچی کیکبۆکسینگ یان بڵێن هونەرەکانی کاوانەی کە هونەری بەرگرین وەرچێکە تاکە کەسی تاک ئەو کەسە توانە زووتر تیا دروست بێ. ئێستاش بەهۆیەوەی کە ڕاهێنەرێ و بەشداری پاڵەوانتە نێودەوڵەتەکان دەرەوە کرێ خولی دەرەوە هەیە خەڵک دنیای دەرەوەی زیاتر بینیوە کراوەتەوە بە ڕوومانە زیاتر خەڵک تێگەشتووە ئەو تاقەی کە لە وەرچی کیکبۆکسینگ لە هەموو بوارێکم بۆ دروستبوونەوە یاریزان بۆ زائیفبوون بۆ جسمێکی جوان لە هەر بوارێک هاتەوە لە کیکبۆکسینگ هەیە لەبەرەوە کیکبۆکسینگ و یاریتاکانی سا بە عام جیاوازیەکی تریانە لای خەڵک چۆتە بوارێک وەکو بڵێن کەرتی تایبەتەوە یعنی وای لاتە بۆ شێوازە توان بڵێن زۆرترین قاعایە و زۆرترین هۆڵ هەیە ئێستا لە کوردستانە و پێش وەرشەکانی کەش کەوتووە تقریبن بێچکە تۆپی پێ تۆپ پێوە شتێکە یعنی بۆ بە کللتور لە هەموو دنیا بەڵام لە جوانی ئەتوانم بڵم تەواوکەری وەرشە بەڵام بەهۆی دەعم و پشگیری و ئەو حملە ئەعلامی کە لە کوردستانە هەیە کردی بە وەرزشێکی دیار و دوای تۆپی پێ جێبی خۆی گرت لەبەرەوە ئێستا خەڵک تێگەشتووە لە جوانی تەواوکەری وەرشە ئەم وەر لە جوانەکەی ساکرێ پێویستە وەرشێکی تاک بکەین.